بەڕێزان لە تەوەرەیەدا باز لە گۆڕانکاریەکانی نرخی زێر دەکەین لە ساڵی نوێدا بزانین نرخەکان چۆنە هۆکاری گران بوون یاخود ئەوەی کە هەیە لە ناو بازاڕەکاندا بۆچی دەگەڕێتەوە و چۆن پێشبینی دەکرێت بۆ داهاتوو و ئەو بابەتانە چیە کە گرنگە ئەمڕۆ ئێمە زانیاریمان هەبێ بە تایبەت بە نرخی زێرەوە. میوانداری بەڕێز دلێر سەحاب تاهیرمان کردووە نوێنەری زەڕەنگەرانی سلێمانی. کاک لێر بەخێر بێ ساز باوەڕ سەرەتا بزانین نرخی زێر لە چەنایە هەرچەنەوە زام ئەڵەن نرخەکان درەنگتر ڕاگەێنرێ لە ڕۆژە بەڵام ئەو نەیزانیاریتان هەبێ نرخی دوێنێ چەند؟ بەڵێ وەڵایی بەنسبەت ئاڵتوونەوە یعنی وامان لێ تۆ خۆشمان لێ تێ ناگەین لە ڕۆژێکە دەوەرەقە دائەبەزێ بۆ چیلۆیەک دەوەرەقە سەرەکەوێ 5 وەرەقە بەرزە بێتەوە دەوەرەقە سەرەکەوێ ینی خۆمان سەرمان لێ تێکچووە نازانین چۆن بکڕین چۆن بفرۆشین بەڵام مەجبورین هەر لەگەڵ یا بڕۆین. ئێستا ئەمڕۆ لە بازارە با بڵێن 6 چیلۆیەک عیاری 24 بە 6 دەفتەر و 55 وەرەقە معاملەی پێواکرێ واتە عیاری 21 بە 286 دلار ئێمە ئەیکڕینەوە بێ هەغدەست و عیاری 18 بە 246 دلار ئەکڕینەوە بێ هەغدەست. ئەتر دوایەوە هەغدەست یەچێتە سەر کولی غرامێک 5 دلار 6 دلار شتێکی وایە چێتە سەر. باشە کاک دلێر ینی ئەو قسەی جەنابەت کردت ینی ئەوانەی کە لە بازاری دراوە ئیشەکەن لە ماوەی ڕابردوو ئەم چەند ساڵی کە دۆلار و دینار سەقامگیر نەبووە ئەوان جوایان و دایان و دێمە نازانین سات بە سات چی لێ بەڵام ئاڵتون بۆ تووشی ئەم بابەتەوە یەک دووهەم ئەم بەرز و نزمی ئاڵتون پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەم بەرز و نزمیە هەموویە گەڕێتەوە بۆ ئەمریکا بۆ سین ئەمە تیجارەتێکە پێوەیەکە نەجینا ئێستا ئەمڕۆ کە با بڵێن شەڕوبەزم هەیە ئەمە دەلالەت لەواکە کە ئاڵتون تەواو بەرز بێتەوە بەڵام ئەمریکای ئێستا بۆ ئەو هەلێکی گەورەیە کە تیجارەتی پێوە بکات ئاڵتونێکی زۆر ئەخاتە بازارەوە بۆی تۆزێ دایبەزێنێ کە دابەزی زیاتر دابەزی لەوەی کە خۆی فرۆشتوێتی ئەی کڕێتەوە کەواتە ئیسفادەیەکی باش ئەکا وە مەجموعەیە تیجار باشی با بڵێن نزمتر ئەوانە ئیفلاسەکەن هەموو جارێ وای لێ هاتووە ئیترمە تیجارەتێکە ئەیکەن ئەجینا بەپێی پێوەەر بێت ئەبێ ئاڵتون زۆر بەرزتر بووە بەڵام ناهێڵن ئەم تیجارەتەی پێوەکەن لەبەرەوە بەرزونزم زۆرە بینێ بەخۆیەوە. باشە کاک لێر سەرەتای ساڵی تازەدا چی گۆڕانکاری هەیە لە زێردا جیاواز لە ساڵی ڕابردوو یان ئەوتا بە هەمان درێژە پێدەری ساڵی ڕابردوو بەردەوامە نرخەکان؟ بە هەمان درێژەیە ناڵم هەر ئەوە چەنەوە 4-5 ساڵە ئەم یاریە بەردەوامەکات یعنی بیسی وەرەقە دابەزێ سەرەکەوێ ئەنجا بەنسبەت ئۆنسەوە کە ئەوەنەیە با بڵێن خۆی ئۆنسەکە 6 دەفتەر و 51 وەرەقە دەرەچێ کە منەڵم 6 دەفتەر و 55 وەرەقە 4 وەرەقە 5 وەرەقە زیاتری پێین لەبەرەوەی ئاڵتون تەواو کەم بووەتەوە با بڵین لە کوردستانە ئەمە یەک وە تورکیا 20 وەرەقە لەسەر و ئۆنسەوە ئەیکڕێ تورکیاش لەبەرەوەی پارەی دراوەکەی با بڵین نزم بۆتەوە ئەوێ عەرزێکی عەزەڵاتی پێ بکات و کە بتوانێت بەرزی کاتەوە پارەکەی بەچی بەوەی کە ئاڵتونێکی زۆر بکڕێ و بیکاتە بانقەکانەوە کە ڕەسیدێ پێیاکات و پارەکەی شتێکی باش بکە لەبەرەوە یعنی قەدوا نەبووە هەموو جارێ ئۆنسە چەند بووە 4-5 وەرەقە کەمتر ئێمە ئەمان کڕی ئێستا زیاترێ ئێرانی شەروە ئێرانیش معدل 10 وەرەقە 15 وەرەقە زیاترەکە لە ئۆنسەکەی. باش باس لە جەنگ کرد دوو جەنگی گەورە و درێژخایانمان هەیە ئۆکرانیا کەەوە سەرشترا و غەزەش ئێستا هاتوۆتە سەر تا چەند ئەم دوو جەنگە یەکێکیان لە ئەوروپای ڕۆژهەڵات یەکێکیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە ئەوەی کە نرخی زێر ینی ناجێگیر بێت. دەورێکی زۆر سەرەکی هەیە چکە تۆ کە هەج وڵاتی خاستن زلهێزەکان شەڕیان بێت یا هەج بەزمێکیان بێ بەچی خۆیان بەقووەتەکەن کە تۆ پارەیەکی زۆرت پێ بێت بەقووەتری لەوەی کە یەکێک هیچی پێ نەبێت ئەمیش وایە ئەمیش بۆی نەکەوێت ناچار ئەبێت ئاڵتون بکڕێ ئاڵتونیش بکڕێ ئاڵتون لە بازاڕە گران ئەبێت لەبەرەوە هەتایەت بەرەو سەرەوە ئەڕوا بەرەو نزمی ناڕوە ئیلا مەگەر ئاشتەوایی یەک بێت
یا زروفێ بێ بەسەریا بتوانێت دایبەزێنێتەوە جنە من بە هەموو پێوەرێک کە باز ئەکرێ و ئەم هەموو هەچی ئەشیا هەیە بەرز بۆتەوە یعنی ئاڵتونەر هیچ نییە و بەرز بوونەوەی لە چاو ئەو کێشانەیە. کاک دلێر باسی چیلۆت کرد ئەوە لەوانەیە زیاتر بۆ خۆتان ئەو خەڵک لی تێبڕەوەی کە لە پیشەکەیە بەڵام بە ئەمە بینە سەر خەڵکی ئاسایی. ئێستا مسقاڵی زێر عیارە 21-24 لە بازاڕە مسقاڵی بە چەند ئەفرۆشرێت؟ بە چەند ئەفرۆشێ؟ ئێستا من پێم وتم عیاری 21 بە 286 دۆلارە ئاڵتونەکە کەوتووە یعنی مۆدیلەکانی مۆدیلی تازەیەت گرانترە حەقدەسەکەی مۆدیلی کۆنتر بێ هەرزانترە بەڵام عادەتی 25 دلار بۆ 30 دلار زۆر شت هەیە 35 دلاریش ئێچێتە سەر لە مسقاڵەکە یعنی تۆ حسابی خۆت بکە گەر ئەو 286 دلار بێ ئەمیش 30 دلار بێت یعنی تقریبا چەندەکە 306 دلار جاری وایە 310 دلار ئەکەوێت لەبەروی شتەکە جوانە و تازە هاتووە جای ساژ لە بازارە تقریبا بازاری تورکی باشە یعنی بڵێن کەوتۆتە بازار و شتی جوانی هەیە جوانکاری تازەی دروست کردو ئەمڕۆ خۆتە زانی لە پەیجەکانەوە ئافرەتی ئێستا هەمووی بەوە سەیرەکات کە شتی تازە هات بێ و شتێکی جوان بێت تورکیا دروستیەکە ئەجینایمە چەند ساڵە لەگەڵ دووبەیە ئیشمان کردووە ئێستا وای لێ هاتووە زیاتر تورکیەکە سەرفە بێت. زۆر باشە کاتە ئێسێوە لە واقعەکەیان و لە بازاردان ئەمە وای کردووە کە خواسی هاوڵاتی کەم بێتەوە بە تایبەتی ئەزانین هەمومان لە کاتی پرۆسی هاوسەرگیریە ئیترانی ئەوە لە پرۆسی هاوسەرگیریە ئاڵتون یان یەکێکە لەو شتانەی کە ئەکڕێ ئەمە کاریگرێی کردوتە سەرەوەی کە مشتری کەم بێتەوە. مشتری کەم بوونەوە یەکەمیان ئیمکانەتە ئیمکانەتیش ئەمڕۆ خۆمان لە کوردستان ئاژین ئەزانین کە یەکەمیان مەعاشەکە چۆنە ئەمە نەمان و تۆتەوە بێزار بووین بەڵام تۆ کە 3-4 مانگ مەعاشت وەرنەگرت بێ ئاڵتونی چیەکڕی ئێمە جاران بۆ کچەکەی بۆ کوڕەکەی بۆ نەوەکەی ئەهاتن پارچەی ئاڵتونیان ئەکڕی بە هەدیە و ئەی بردەوە ماڵەوە ئیتر لە عیدمەلادا بێ لە هەچ شتێکا بوو بێ هەچ بۆنەیەک بێت پارچەی ئاڵتونەکڕ عادەتی وا بوو بڕوا بکە ئێستا من هەر نابینم ئەو عادەتیە هەر ما بێت نەمبینیوە یەکێ شتێ بۆ کچەکەی بکڕێ یا بۆ کوڕەکەی بکڕێ بۆ لەبەرەوەی خەڵک بێ ئیمکانەتە خەڵک ئیمکانەتی نییە ئیشی ئێمەش ئاڵتون بەرز بێ و دابەزێ ئەگەر تۆ پارەت پێ بێ ئیکڕی بەڵام خەڵک ئێستا پارەی پێ نییە دەلالە لەوەکە ئەجینە ئاڵتون بەرزی جاری وایە بەرز بۆتەوە دابەزیەوە بازار هەر هەبوو بەڵام ئێستا بازار هەر نییە یعنی بەڕاستی جاری وا هەیە حتا ئێوارە ئاوا بەرامبەر یەک سەیری یەکەکەین یەک کەس نایە مشتری بەزیان پرسیارەکەن بەڵام نایکڕن مەسەلەی هاوسەرگیریش ئەمڕۆ گەنجەکە کە بێ ئیش بێت بێ ئیشێکی تەواو هەیە لە شارەکەیە توانای نییە ئاڵتون بکە ناچار ئافرەتیش نابێ بمێنێتەوە خاستن لە سلێمانی کە زیاتر گوێنیان بە ئاڵتون ئەگەیان لە گەنجەکەی ئەڵێ کاکە وەرە 5 مسقاڵی بۆ بکە و بیهێنە یا هەر ئەڵقەکەی بۆ بکە یعنی وای لێ هاتووە چەندها کەس هاتووەتە لەوە جاران کە وەزع باشتر بوو ساڵانی پێشوو لەوانەیە لە پرۆسی هاوسەرگیریە کوڕکچەکە ڕێەکەوتن بۆ نمونە ینی لەسەر و 15 و 20 و 25 ڕاستە 30 مسقاڵ بوو 30 مسقاڵ عادەتەن ئێستا ئەوەی ئێوە بزانن عادەتەن بە شێوازێکی گشتی تێگڕا پرۆسێکی هاوسەرگیری چەند مسقاڵی 10 مسقاڵە یعنی چەندها عادەتی بەڵێ دەوڵەمەند بێت جیایە ینی بەڵام بە گشتی بەعام ئەڵێ 10 مسقاڵ ئاڵتونی بۆ بکە بەڵام ئەوەی تۆزێ لە خوارترەوە بێت کە ئیمکانەتی نەبێ 5 مسقاڵی پێەکەن هەشە بەز ئەڵقەکەی پێەکەن باشە ئاڵتون کانزایە خۆ دەزانی ڕاست ئەو وترێ ئەمە خلیجیە ئەمە تورکیە ئەمە نازەم چییە فەرقی چیە لە نێوان ئاڵتون کە کانزایەک بێ فەرقی چێ تورکی بێ ئەردەنی بێ چوزانم ئاڵتون هەر ئاڵتونە عیاری 24 هەر 24 یعنی ئەوە نییە بڵێ ئەمە هی فلان وڵاتە و هی فلان شوێنە و چی و ئەمە ڕەنگەکەی فەرقیە و چی فەرقیە بەڵام ئەم هەوێنە ئێمە ئێرانە
هەوێنەکەی ئاری 24 تۆ بە چی ئەیکەیتەوە بە ئاری 21 یا بە ئاری هەشدا 21 سی ئەمێنێ بۆ 24 ئەو سێم زیوی تێکەن ئیتالیا هەروە زیوی تێکات لەبەرەوە سپی باوە ئاڵتونەکەی تۆزێ سپی باوە بەڵام ئاڵتونەکە هەر ئاڵتونەکەی خۆیەتی تۆ هەوێنەکەی بەوە ئەگریتەوە بەڵام با بڵین خلیج عێراق بەعزە وڵاتێکی تر ئەمانە مسی تێکەن ئەو سێ عیارە مسی تێکەن بۆ هەوێنەکەی سوورباو ئەبێت ئەو دوو ڕەنگە هەیە ئاڵتونی عالەمیش هەر هەیە خۆی سپیە ئەو سپێ ئەو سپیە پلاتینی هەیە و ئاڵتونی سپیشی هەیە ئیتر ئەویش هەر کانزایە و لە جاتی زەردە سپیە ئەوە شەر لە ئاڵتونە جاری وا هەیە گرانترە لە ئاڵتون کاک دەر لە عربی 4 زیاترمان نییە لە نەخێر 999.9 یعنی هەزاریش نا هەزار ئەبێ بە مس ڕاست کاک لێر کەسانێکمان هەیە ینی ڕەنگە بۆ ئاڵتونەکانیان بگۆڕنیان ئەوە تا بێن ئاڵتونەکانیان بفرۆشن ئەم مامەڵانە چۆنیە ئەمەش هەر بە زەرەری هاوڵاتی و هەم ئێمە کێشەیەکمان هەیە یعنی ئەم خەڵکە 100 جار پێیان ئەڵێین هەل لەسەر فریمەکەی خۆیان یەکەم قساڵێ ئەم حەقدەسە چییە؟ خەریب پرسیار ئەم کەلیمەیە زۆر کەس ئەیڵێ موحدیش نیە لە نێوان جاژڵە چی ئەڵێ خۆ تۆ خۆ دروستێ نەکردووە ئەم حەقدەسە چییە؟ کاکە من هی خۆم نییە من ئەم ئاڵتونە خامە وەکو چۆن قوماشێک تۆ ئەیبێتە لای خەیات ئەڵەی کاکە قاتێکم بۆ دروستکە کابرا قوماشەکە هەرچەندێکە پیاوە مشکلەی خۆتە ئەچیتەوە وەریەگریتەوە بۆ پارە و لێسەنێ حەقی دووری نەکەی وانە منیش ئەم خامە ئەیەم بە تورکیا ئەیەم بە دووبەی ئەیەم بە سلێمانی ئەڵم فڵان شتم بۆ دروستکە کە دروستی کرد کابرا گرامی لەوانەیە 4 دلارم لێ وەرگێ 5 دلارم لێ وەرگێ من ئەمە بە 5 دلار خۆم وەرم گرتووە کە دام ناوە لە جامخانەیە خانمێکێت داوای ئەکات ئەیەم بە 7 دلار یعنی 2 دلارم ئیسفادەیە ئیتر ئەوە زەمویری وجدانی زەڕەنگەرەکەی زانێ ئەیا بە 8 دلار ئەیا بە 6 دلار بارچەنێ مهم لەسەر خۆی حەقدەسێکی پێیاوە ئەم حەقدەسە بۆ ئەو ئافرەتە یا بۆ ئەو خانمە طبعا دەورێکی سەرێکی ئەو ئاڵتونەی کە تۆش هەتەیەی ئەی فرۆشیتەوە نەک فرۆشتنەوە ئەڵێ ئەی گۆڕمەوە ئەڵێ حەزم لێ نییە و ئەمە بەسەر چووە و ئەی گۆڕم من ئەوەی تۆ ئەتوێنمەوە کە کاتێکیش ئەیتوێنمەوە ئەبێ حەقدەسێکی لێ بم لەبەرەوە ئەو شتە تازایی کە من ئەدەمێ بەرامبەر یەکی دانێم ئەگەر یەک وەزن بوون با بڵین من حەقدەسەکەی گرامی لەوانەیە 5 دلار لێ بسەنم 6 دلار لێ بسەنم ئەم 6 دلار احتیمال لە 4م پێیا بێ منە دەمێ بە 6 تۆ لێرەیە 6 دلار زەرەرەکەی کە کاتێ هێناتەوە با بڵین ئەگەر ئاڵتون هەرۆکو خۆی بوو نابێ بڵێ ئەم زەڕەنگەرە 6 دلاری حەقدەست لێ سەن و مەزانی زۆر بێزەمیرە نا کابرا خۆی چواری پێیاوە هەمووی دلارێ 2 دلار لە تۆ ئیسفادا ئەکات ئەی تۆ دوکانێکت هەیە مەسرەفەکەی پارەی حکومەتەی خۆڵانە ئەی ئەمە بەچیەیەی وە خۆت کاک لێر ئێستا هاوکارانم پیان وتم ینی پرسیارێکی جدی هەیە جگەل لە حەقدەست بۆ نمونە تۆ چتە لای زەڕەنگەرێک من ئێمە لای جەنابەت ئەڵام عیارە 21 بە چەندێ بە نمونە تۆڵی بە 390 مسقاڵی بوونە 5 مسقالە کڕین ئەم 5 فی 390 زایدن حەقدەسەکە بەڵام دوایی جەمعەکە کاکرێ حسەکەی زیاترە کە تەقسیمیەکەیتەوە بەسەر مسقالەکە نەکەوتووە زۆر زیاتر کەوتو ئەمە چییە؟ جا سەیریکە ئێستا ئەم کێشەیەش هەیە بۆ پێ دەڵێ بە هی تورکیا ئیشکێنمەوە لێرە پێم وتی وتم کە ئەیکڕینەوە چیلۆیەک عیاری 24 6 دەفتەر و 55 وەرەقەیە سەیری ئۆنسەکە بکە 6 دەفتەر و 54 وەرەقەیە من 4 وەرەقە زیاترم پێیاوە بەڵام ئەم ئاڵتونەی کە من وەری ئەگرم لە جامخانەکە مایە واز لەوە بێنەکە بەوە نایکڕم لە جامخانەکە مایە لە تورکیا هێناومە تورکیا 30 وەرەقە زیاتری پێەیە 30 وەرەقە لە ئۆنسەکە زیاتری پێەیە ئەم 30 وەرەقەیە لەسەر تۆ ماڵە چکۆ من لە تورکیاوە هێناومە لە تورکیاوە هێناومە با جوانتر تێدگەێنی خلیجەکەوان نیە خلیجی شەروایە با جوانتر تێوگەێنم ئەم ئاڵتونە لێرە من لێ تەکڕم بەوەنە بەس کاتێکە لەوێ ئەیهێنم من لێرە بە تیارە ئەڕۆم
ئەمە یەک ئەو پارەی کە حواڵەی ئەەکەی حواڵە جاری وایە لە دەفتەرێکە 5 وەرەقە ئەی یا 10 وەرەقە ئەی بە حواڵەکەی ئەم حواڵەیە ئەچێتە سەر ئەو ئاڵتونە گرامی چەنی بەرەکەوێت چکۆ من بۆ تۆم هێناوە ئەمانە کە ئەچێتە سەری کە سیرەکەی من بە تۆڵم ئەڵم بە 6 دەفتەر و 55 وەرەقە لە تۆی ئەکڕم بەڵام ئەگەر پێت بفرۆشم بەوەنە نادەمێ لەوانەیە بە 6 دەفتەر و 6 وەرەقە بدەمێ ئەوە هی ئەو حواڵەیە کە ئەیکەین ئێستا ئێمە خاستن بۆ تورکیا زۆرەکەوێت لە سەرمان هەولێر باشترە ئێمە لەبەرەوەی مەتارمان نەماوە لەگەڵ پەیوەندیمان نییە لەگەڵ تورکیا ئەبێ یان ئەوە تا بچینە بەغا ئەمەش لەسەر خەڵک حسابە یانەوە تا بێ بچینە هەولێر لە هەولێرەوە ئەم تەنتەنە و فەنتەنەیە بکەین ئەوەش بۆ خەڵک زیاتر ئەکەوێ ئەمە لەوانەیە دۆلارێکی بچێتە سەر ئەوەیە مەسەلەکە باشە کاک لێر مادەم ئێوە کونێنەری کۆمەڵی زەڕەنگەرانی سلێمانی هاتوونەتە ئێرە چ گرفتێکتان هەیە لەناو بازاڕدا و تاوەکاریتان چییانێ خۆی مشکیلەمان هەیە بەچی بەوەی کە کەس گوێمان لێ ناگرێ ئەم قسانە کراوە پێشتر زۆر کرا ئیتر بێتاقەت بووین هەچ کەسێکیان و تو هەج مەسوولێکیان و تو هەج شخصێکیان و تو توانە دەسەڵاتدارە تو ئێوە توانن بچنە لای پێی بڵێت کاتەڕێکی جیازیشتان گرتوتە بەڵێ چەند جار دانیشتوین وەرەقەیەکی ئەمە نەیتر بێزار بووین وام لێ هاتووە وەرەقەکەم لەبەر کردووە ئەچمە لای هەج مەسوولێ دانیشم ئەڵم کاکی گیان ئەمە موشکیلەکانمانە ئاها بۆ زەڕەنگەرەکان ئەمەیان ئەوێ خۆی مهمترین شت ئەوەی ئێمە لە شارەکەین ئاگامان لە یەکتریە کە تۆ زەڕەنگەرنی ئاگاد لێ بازاری زەڕەنگەرەکان چۆن بەڵام با بڵین ئەم حکومەتە ئاگای لە ئێمە نییە یان ئاگای لە ئێمە نییە یا خۆی لێکڕ کردووە ئەو گرفتانەی یەکەمیان ئێمە هاوارەکەی لەوانەیە چەند جار لە کەناڵەکانە قسەمان کرد بێ وتبم ئەوە نەموتووە یعنی کاڵ بۆتەوە ئەو مەسەلەیە ئەڵێم بازار نییە وەڵڵا ئیژ نییە کار نییە یعنی زەڕەنگەر زۆر زەڕەنگەر هەیە زۆر لە ژێرەوەیە زەڕەنگەر هەیە وازی لێ هێناوە لە زەڕەنگەری لەبەرەوەی کە تۆ بازاڕت نەبێ ئەو زەریبە زۆرت لەسەر بێ ئەم زەریبێ من دەجار وتومانەوە بە کتاب بە هەموو شتێک ڕۆشتین بۆ شوێنی ئەوانەی کە توانیان هەبێ وتومانە کاکە زەریبەیەکی زۆرمان لەسرە زەریبەکە لەسەر ئاستی چییە یعنی لەسەر ئاستی فرۆشی خۆتانە ئاستی وەسڵە یان جا ئێمە ئەو کێشەیەشمانەیە چۆن زمانی حکومەت لەسەر وەسڵ بوو تۆ ئەم وەسڵەی کە ئەتکرد هەچ شتێک تەفرۆش دوایی زەریبەکە لەسەر ئەوە لێسەندی بازارت هەیەیانە بەڵام ئەمان زەریبە لەسەر هەولێر ئەیکن لەسەر دهۆگ ئەیکن کە لەوێ ئاڵتون هەم مەسەلەم ئەوە نییە بەڵام لەوێ ئاڵتون عادەتی زیاتر ئەکرێ بۆ خانمان کە کاتێ زەواج ئەکەن بەڵێ نیو چیلۆ ئەکەن کە ئەمە لێرە نییە شتیوە ئەمانە ئەو لەسەر حسابی ئەوێ ئەڵێ لە هەولێر ئەوە نەزەریبە وەرەگرن ئێمە بۆ وەری نەگرین با بە ئێمە بازارمان نییە ئیشمان نییە ئاها اینجا ئێستا لەبەرەوەی کە تۆ بێدەنکەن ئەڵێ دەرەجەمان هەیە ABC-مان هەیە دەرەجەی ئەوەی کە ئیمکانەتی بێ ئیمکانەتی نەبێ طبعا ئەو دەرەجانە 3 ڕبعی منە چم هەمووی ئیلغاکەمەوە لەبەرەوەی ڕاستیتیان نییە تێگەی لەوانەیە من خەڵک هاتۆتە لام تەمەنەوە کێشانەیەتە لای من لەبەرەوەی نوێنەری زەڕەنگەرەکانم کابرا هاتووەڵە کاکە بە ئەی دایناوم یا بە بی دایناوم لە کونێکام هەرکەس ناچێ بەلایە دوکانێکی بچووکی بێبازاڕم هەیە ئەیەکەیان بۆ من داناوە کارچی بۆ لای ئەڵێ کاکە باشە لجنەیەک یەت سەیرەکە یعنی ئەم شتانە وای لێ کردووە بازاری تەواو بێزا کردو ئەمەش لەسەر خەڵکەکەوێ ئەی طبعا من زەریبەیەکی زۆرم لەسەر بێ حسابی زەریبەکەی خۆمەکەم حسابی کرێ دوکانەکەی خۆمەکەم لە هەوڵاتیە سنم یعنی بۆ وا ئەکەن کە خەڵک نەتوانێ نە ئاڵتون کرێ سەوای لێ هاتوو بۆیە خەڵک ئاڵتون ناکڕێ سەیرەکە دەردی خۆت وت زۆر ئەکەوێت لەسەری مەسەلا وەیە تۆ حکومەتی دەبێ ئاسانکاری بۆ من بکەی لەبەرەوەی من کابرایەکی کاسبم بەڵام ئاسانکاری نییە لەم شارەیە ئاسانکاریم نەبینیوە کەس جۆمان لێ ناگرێ کاک لێر خەڵک ئێستا زیاتر باسی هاوڵاتیەکەن زیاتر ئاڵتون ئەفرۆشتنەوە یانە لای ئێوە ئاڵتونی هەشیانە ئەیفرۆشتنەوە یان وڵات نابێ بڵم یانی کڕنجکە تۆ خۆت وتی بازار بەڵێ وەڵایی فرۆشیاری ژێساکەم بووە بڕوان پێ بکە نیو چیلۆ ئاڵتونم ویستووە شکاو بیکڕمەوە بۆ سنعات با بڵین
پێ شەشێکن ئەوانەی کە ئاڵتونی زەڕەنگەرەکان ئەکردنەوە چوومەتە لای هەمویان بە هەر هەمویان چیلۆیەکیان نەبووە یعنی کەواتە بازار ئەمەنە کزە خەڵکیش پێی نەماوە ئەوەی پێی بۆ فرۆشتوێتی ئەوەی پێی بۆ فرۆشتوێتی و ئێستا یعنی تەواو بازار کز بووە پرسیارێکی تر کاک دلێر ئێستا کەسێک کە پارەی پێوێ بە بڕێت وەکو شارەزای لە بوارەکەی خۆت من یا هۆنیا خان یان هەرێکی لەم هاوکارانی ئێمە بڕێک پارەی پێە ئەم پارەیە مامەڵەی پێ بکە بە دراو باشترە بە دۆلار و دینار یا بێ ئاڵتونی پێ بکڕێ پێ بفرۆشە واز لە میهنەکەی ئێمە بێنە چکە گەرەو قسەی بکەم ئەڵێەوە لە بەرەوەی میهنەی خۆیەتی بۆیە واڵێ بەڵام ئاڵتون لە پارە لە هەموو شتێک باشترە لەبەر ئەوەی هەج عملەیەک بگۆڕێ بەسەر تا هات و ئەو عملەیە گۆڕە یا شکا یا هەت شتێ بێ ئاڵتون مستەحیلاتە شکاندنی نییە هەموو وەختێک پارەیە ئەچیتە هەج وڵاتێ ئەچیتە هەر شوێنێ تۆ ئەم ئاڵتونە پارەی ئەو وڵاتە ئەکات وە ئاڵتونیش دراوێکە شتێک نییە زۆر دەربێت یعنی کانزێکی ئەوەی پێوە ناکرێت بڵێ یعنی ئەمە کاغەز نییە بڵێ من تەبعیەکەم کێشەم نییە نزبەیەکەیەتە دەرەوە لەبەر ئەوە کەمە هەتایەت بەقووەتر ئەبێ هەتایەت چاکترە بێ هەر تۆ چاو لە هینەکە دەوڵەمەنە زلهێزەکان بکە بەس ئاڵتونیان هەیەدایان ناو بەس ئاڵتونیان داناو لە جیاتی پارۆشت ئاڵتون بە چیلۆ دای ناو لە ژوورێکە ئەمە ئەگەر ئیسفادەی لێ ناکا و ئەگەر نەزانێت چیە بۆ ئەوواکەت زۆر باشە کاتمیزنەوە بەس یەک پرسیار زۆر بە کورتی ئۆنسە چیە و زێر چێ وەکو زانیاریکی گشتی بۆ بینەران ئۆنسە چییە زێر مسقال چی عفو ئۆنسە با بڵێن 32.3 گرامە با بڵێن هەڵی بەڵێ هاوڵاتیان کەمتر لی تێگەن بەڵام ئۆنسە بە نسبەت ئێمەوە زیاتر لی تێگەین بۆیە من لە پێش یەکسەر وتم چیلۆ لە چیلۆکە ئاسانترە بۆ خەڵک من چکە بۆ خەڵکەکە قسەکەمێ وا قسە بکەم کە تێبگەن بە زمانی بازار مەسەلە بەس ئەوەیە ئەی مسقال چەند گرامە مسقال 5 گرامە 5 گرامە غرامیش 200 غرام هین 200 مسقال چیلۆیەکە 5 غرامیش مسقالێکە دەست خۆش بخەم زۆر بەڕێز کاک دلێر تاهیر نوێنەری زەڕەنگەرانی سلێمانی هەروە سەرۆکی کۆمەڵی زەڕەنگەرانی سلێمانی سوپاس بۆی کە ئامادە بوویت چاوەکەمی سوپاس دەکەم مەمنونم سوپاس بۆ